لە سلێمانی چەند هەفتەیەکە گەنگەشەیەکی گەرم لەسەر کامێرەی تیژڕۆیی ئەوەی کە پێڵەن پوینت تو پوینت هەیە. ئەم ڕۆژانە لەگەڵ سەروەت محەممەد قسەمان دەکرد. دیاسپۆرا نشینە لە بەریتانیا دەژیت، لە یەکێک لە سێ مەزنترین ناوەندە ئەکادیمیەکانی بواری ڕێگاوباندا لە جیهان لە شاری لیدز ماستەری هێناوە. سەروەت محەممەد کاتی خۆی چۆتەوە کوردستان خاوەنی بیرۆکەی دانانی ئەو کامێرانەیە کە دەزانین خەڵک لە کوردستان بەم دوایانە بینیمان زۆر نیگەرانی دروست کرد، گەنگەشەی زۆری لەسەر بوو. ئەو ئێستا لە بەریتانیاوە لەگەڵمە. کاک سەروەت، دەمەوێت پێش هەموو شتێک بزانم لەو نیگەرانی کە خەڵک هەیەی لەوێ سەبارەت بەو کامێرانە تێدەگەی هۆیەکەی بۆ تۆ وەکو دەڵێ قابلی تێگەیشتنە وەکو شارەزایەک؟ بەڵێ ئێوارەتان باش، سپاس بۆم دەرفەتە. لە ڕاستیدا وەکو بەڕێز باش تەواوی پرۆژەکەی بەندەیە و ماسێرمێ لە ڕێگاوبانە هۆکارەکانەوەی کەوا هاوڵاتی بۆچی ناڕازیە لەم شێوە دیارە ئەم شێوازی جێبەجێکردنی ئەم پرۆژە کۆمەڵێ هەڵەی تایە. بەڕاستی هەڵەکان هەم هەڵەی یاساین هەم هەڵەی ئەندازیە. کاکی هەیە من گوێ لە من بوو؟ بەڵێ بەڵێ گوێم لە دەنگتە کاک سەروەت. بەڕاستی ئەم هەڵانە شێوازی ئەم پرۆژێکی ئێستا خراوەتە ڕوو نەک کۆپیە 5 جار کۆپی کراوەتە. ئەو کۆمپانیای کە هاتووە دیزاینی کردووە یاخود وەری گرتووە بە کۆپی وەری گرتووە لە کەس چەنا کەسی شارەزای وەکو ئێمە. کۆمەڵی خاڵبەندی تایە بۆ هاوڵاتی ناڕازی. یەکێ لەوانە یاسایی لە هیچ شوێنێکی دنیا نەبووە کەرتی تایبەت بزانێ ئەو شۆفێرە خاوەنددارەتی کێ. وێ لەم حاڵەتانە تەنها دەوڵەت و مرور ئەبێ بزانێ خاوەنی ئەو شۆفێری کە یاوێتی لە کامیرەکە کێ. و ئەم پوینت بۆ پوینتانە کاتێک کە تۆ سیارەی من لێ ئەخوڕی بە ناوی منەوە دێتەوە، ئەمە هەڵەیەکی گەورەیە کە خۆی خودی شۆفێرەکە ئاگای لێ نییە. پاشان تۆ دەی پرۆژێکی ئاوا گەورە ئەخەیتە کوردستان و ئەم سیستەمە ئێمە باسمان لێکرد ئەبێت تەدریجی بێ، واتە پرۆسەیەکە کە تۆ بێ قۆناق بە قۆناقتیا بڕی. من بیرم لەوە کردەوە کاتەوەم هێنایەوە وتم بڕی ئەو پارەی کە لە شۆفێرە سندێ ئەوەندە نەبێت، و لە هەمان کاتا لە پێناوی ئەو پارەی لێ وەرەگری تۆ بتانی کۆرسێکی وریاییکردنەوەی بۆ بکەیتەوە دە جارێکی کە ئەم شۆفێرە ئەم هەڵە نەکات. پاشان ئەم پوینت بۆ پوینتانە بۆ ڕێگایەکە بێ ئەم ئەڤەرجانە ئەم شێوانەی کە دانراوە ئەبێ سیارە لە هیچ شوێنێکەوە داغڵ نەبێ بە شێوەیەکی تێ هەڵکێش، واتە بێ ڕێگەیەکی یەکسان بێت بە هیچ شێوەیەک لە هەموو دنیا نییە تۆ پوینت بۆ پوینت دابنێ لە ڕێگەی هێڵی خێرا، چونکە تۆ ئەبیتە هۆی خاوکردنەوەی خێرایی ئۆتۆبان کە 90 کیلۆمەتر یا 80 مایلە لە سەعاتێکە. ئەمە هاوڵاتی نازانێت. پاشان تۆ سیستەمی پۆستت نییە. ئێستا شۆفێرێکەدا لە کامیرە سیستەمی پۆستت نییە. لە ڕووی ئەندازیاریەوە کاتێککە تۆ سپید دیزاین دروستەکەی بە پێی ڕادەی بینینی شۆفێرەکەیە، واتە ئەگەر سپید دیزاین پەنجابێ واتە ئەو شۆفێر توانای بینینی 50 مەتری پێش خۆی هەیە، زیاتر نییە، بۆیە تۆ بێ 50 بڕۆی. بۆیە کەرتی تایبەت بۆیە هاوڵاتیانی کوردستان من دڵنیایەکەمەوە کە ڕەزامەندن بە هەر پرۆژەیەکی جوان و سەرکەوتوو، بەڵام بۆ کەرتی تایبەت لە کاتێکا تۆ پرۆژەیەک هێنیتە کوردستان و ئەگەری هەیە لە بەریتانیا ئیش بکات و لە بەریتانیاش کەرتی تایبەتە ئەم کارە ئەکا، بەڵام نامەکە لە ڕێگەی پۆلیسەوە ئەڵێ خاوەن ئەم شۆفێرە ئەوەیە. ئەوە زانیاری کەسین، بەڵام پرسیارەکەوەیە مادام پرۆژەکە هی تۆ بووە کاتی خۆی بردووتەوە بۆ کوردستان، دەتوانی بەو شێوەیە کە باسی دەکەی بە شێوەیەکی زانستی و ڕێکوپێک جێبەجێ بکرێ، بۆچی نەتان کرد؟ بۆچی پرۆژەکە لەگەڵ تۆ جێبەجێ نەکراوە لەگەڵ ئێوە؟ بەڵێ خۆی ئەتوانێت هەموو کەسێک ئەگە قسەیە بک لەسەر شتێکی باش، بەڵام من خۆم ماسێرمێ لە ڕێگاوبان لە زانکۆی لیدز کاتێک کە ڕۆیشتمەوە لە قاڵخانەی دەربەنی خان لە کۆمەڵە جێگە کۆسیمینار لە بەڕێوەبەتی هاتووکردیان سیمینارم کردو، هەمووی گرور بوون لەگە بەڕێوەبەر پرۆژەکە ماوە پێیان لە کەناڵی کورسات باسم کردووە. کۆتا پرۆژەم لەگەڵ کاکیوا جەمال بوو لە تەلەڤیزیۆنی ڕوودا و بە تەفاسیلی باسمان کرد، تەنانەت کاکیواوتیین بەلایانی پایپەیۆنیدار ئێتر حکومەت لەوانە بەڕاستی کەم تەرخەمە ناگەڕێتەوە بۆ کەسی خاوەنی پرۆژەکە، یعنی یەک بە 3 جار کۆپی وەرێگرێ ئەو دەنگ و ناڕەزایانەی لێ ئەکەوێتەوە.
وای ئەگەر داوای یارمەتیت لێ بکرێ بۆی ئەو ناڕەزایەتی کە هەیە یا ئەو کاردانەوە توندەی کە هەیە تۆ یارمەتیان بدەیت چاکی بکەوە چی دەکەی چۆن دەکرێت مەسلەی پوینت و پوینتەوە لێ بکرێ خەڵک حەزی لێ بێ چکە کۆمنتم خوێندەوە لە فەیسبووکیش زۆر کەس ینی زۆر نیگەرانن بەوەی کە تۆ خاوەنی بیرۆکەکەش بووی. بەڵێ بەدڵنیایەوە من نیشتیمانی خۆمە و من بەدڵنیایی ئەو نیگەرانانش هاوڵاتیان هەیەە ئەتوانم تا ڕادەیەک بە شێوەیەکی زانستیانە بیر کەمی کەمەوە چونکە هەر تەکنۆلۆژیەک هەر پێشکەوتنێک ڕووە کاتە ڕشوێنێک حتمما دەنگی ناڕەزایی هەیە و هاوڵاتیانش هەمووی هاوڵاتیان لەسەر حەقا چونکە سیستەمی پرۆژەی کەمکردنەوەی ڕووداوی هاتووشۆ تەنها پەیوەندی نییە بە کامیرەوە کۆمەڵە سێکتەری هەیە یعنی هاوڵاتیانە ڕۆنە دائیرەی مرور یاخود جێگەیەک ئاڵۆزیان بۆ دروستێ بێ سیستەمی ئیجازەت باش نییە کواڵەتی سیارەت باش نییە سیستەمی ڕێگەوبانت باش نیە ئەم شتە وەکو تەسبیحێک وایە دنکەکانی یەکسانە بە یەکیشەوە بەسراونەتەوە بۆیە هاوڵاتیان کە ئەم ناڕەزایان هەیە ئەبێ خەمەکانیان کەم کەیتەوە بۆی نتوانێت ناڕەزایی دەرببڕێ و لە هەمان کادا وەکو باسم کرد یەک خاڵیکە باسکەین ئێستا شۆفێرێک 200 کیلومتر لە سعاتێکە ئەڕوا لە جادەی تاسلوجای بۆ سلێمانی ێ باشە تۆ غەرامەکەی هەر 100,000 بگر ئەوە نابێ ئەبێت دیراسەیەکی زانستی ئەندازیاری بۆ بکرێ باند بکرێ واتە تەسیل لە مۆڵەتی شۆفێرەکەی بکرێ مۆڵەتی شۆفێرەکەی لێکەم بکرێتەوە. بەڵێ باشە لە بەریتانیەکە کە لە وڵاتانی کە بەنێوبانگە کامێرە یەکجار زۆری تێدایە دەمەوێت بەراوردێکی بەریتانیا بکەین لەگەڵەوەی ئێستا لە کوردستان هەیە چ شتێکی هەیە کە بۆ نمونە بەریتانیەکان هێندە بە ئاسانی قبوڵیانەکە و کامێرانە هەبن چاودێریان بکەن تیژڕەویەکە پێیان ئاسایی بێ چ شتێکەیە کە لە سلێمانی نەکراوە دەکراوەکو بەریتانیا بێ. زۆر جوان یەکەمین کامیرە کە دیزاین کرا بۆ سپید کامیرە ساڵی 92 بوو کە تەسیس کرا پاشان لە ساڵی 2000 لە ڕۆژنامە بڵاو کرایەوە وتی ئێمە تەواوی جادەکانمان بە سەلامەتی تەسلیمەکەین ئەو سەردەمە سەردەمی حکوومەتی تونی بلێر بوو ئەوە بوو داڕشتەیەکیان کرد کە ڕووداوی هاتوچۆ 7 بۆ 39 کەم کردوێتەوە کەوا بوو ئەمە شتێکی بەسوودە بە وڵاتیان و ڕێژەی مردنی لە 60 بۆ 50 بۆ 68 کەم کردوێتەوە و لە هەمان کاتە توانیوێتی دەیان کەسی تاوانباریش لە ڕێ ئەم کامیرانەوە بگیرێن بەهۆی خێراییانەوە بەهۆی وەرگێتنی مۆڵەتی ڕقەمی سیارەکانیانەوە هاوڵاتیانی ئەزانێت کە ئەمە شتێکە لە سودمەندی دەوڵەتە عفوان لە سودمەندی هاوڵاتیانە ئەو نەهاتوە لە جادەی سەریعەکانە ئەڤەرج سپید کامیرەت بۆ دانێواتە پوینت بۆ پوینت هیچ شتێکی وان نییە تەنانە ناو کۆڵانەکان دایناوە ئەگەر سیارەیەک سەریع ڕۆی مناڵەکەی تۆ بپارێزێت بۆیە حکوومەتی هەرێم تەنانەت نەک لە سیستەمی کامیرانە لە سیستەمی یوتێرنا کە من 100 جاریکە باسم کردو ئەو نەیزانیوە جادەکان بە شێوەیەکی ستانداردی ئەوروپی یاخود هیچ نەبێ عێراقیش دیزاین کە بۆی ڕووداوی هاتوچۆ کەم کاتەوە بۆیە هیوادارم ئەو کۆمپانیای کە ئەم پرۆژەیە وەرگرتووە ئێمە هەر ئامادەین هاوکاریان بکەین لە بەروی خزمەتی نیشتیمانەکەی خۆمانەکەین جێشان نازیە بەڵام ئەبێ بە جۆرێک بێ کامیرەکانت بەو شێوەیە نەشکێت کە ئەیبینیت خەڵک دژێتی. باشە دەمەوێت دوایی زۆر بە کورتی باسی ئەو بیرۆکەیەم بۆ بکەیت کە لە بەریتانیا بۆ کەمکردنەوەی گیان لە دەستدانی ئەوانەی تەمەنیان 18 بۆ 23 ساڵە پێش بەرنامە بۆت باسکردم دەمەوێت بزانم ئەمە گەیشتۆتە چی چونکە 4-5 ساڵە ئیشی لەسەر دەکرێت بەڵام پێش ئەوە باسی تەقەکردن لە کامێرەکانمان کردی کوردستان پێش بەرنامە بێگومان ئەمە کارێکی ناڕاستە تێک دەرانەیە تەقەکردن لە کامێرە بەڵام تۆ گوتت ئەمە چارەسەری هەیە دەمەوێت بزانم چارەسەرەکەی چییە؟ پندێکەیە بۆ ئەندازیاری ئەڵێ باشترین ئەندازیار ئەو کەسێک کە سمپل دیزاین واتە دیزاینێکە زۆر سادە بێت تۆ هاتووی ئەم هەموو کامیرەت بەرز کردووەتەوە بۆ خۆی لە شێوەی ئەیخەی دەمێشکی هاوڵاتیەوە تۆ توانی ئەم کامیرانە کە ئێستا وادلی ئەکا ئەتوانی ڤیدیۆڤان دابنەی واتە مۆبایلڤان بە هەمان کاری تۆ ئەکات و هاوڵاتیانش ناشکێنن و دەودش هاوڵاتیان ڕایەت و نرخەکە کەمەکەیتەوە داوای لێبوردن هاوڵاتیانەکەی سیستەمەکەی ئەگۆڕیت و کۆرسی وریاکردنەوەی بۆ نێری کاتێکە کەس چیان گەنجی وەکو من هاتۆتەوە کوردستان مۆبایلڤان وەکو عەرەبانەیەکە و نییە بە ئۆتۆمبیل دەگوازرێتەوە
کامێرەکە لە ناو ڤانەکەدا بۆی نەتوانی زیانی پێ بکەینی ڕاستە؟ ئەیشتوانی لۆکیشنەکان شوێنەکان زۆر باش ئارەزوی خۆ بۆ مەسەلەی ئەو پرسیارێکی جەناب بووبورە دەتوانی بیگوازیتەوە. بەڵێ کاتێک کە دایان گەنجۆ ئێمە دێتە کوردستان پرۆژێک دەرحەکات بەهۆی کۆمەڵە بارودۆخەوە لێت وەرناگیرێ. من کۆتا ساڵی ماستێرەکەم سیمینارێکمانە بوو ئەوە بوو پرسیارەکە ئەوەیە بەڕێوەبەراتی هاتوچۆی بەریتانیا تەرخی کردووە ئایا ڕووداوی هاتوچۆ لە نێوان تەمەنەکانی 18 ساڵ بۆ 23 ساڵ چۆن کەمکەینەوە. من پەنابەرێکم بە پەنابەری چوومەتە ئەوێ ئینگلیزی زمانی دووەمە بەڕاستی پێشنیارم کرد وتم ئەبێت بەڕێی من پێم وایە ئەو کەسانە ئەبێت سیارەی ئۆتۆماتیک لێ بخڕن واتە گێرتەرەح نەبن و بە گێڕی بەرز هەڵسن و سیارەکان ئەبێت سیارەی 1 لیتر بێ واتە 1 بستۆن بێ بۆ ئەوەی کە هێزی نەبێ ڕوودا. باوەڕم بێ کاکێ من بەڕێوەبەرەکەی کە کۆڕەکەی بەڕێوە چەپڵەی بۆ لێدام هەستاوە سەر بێوتی پێشنیارەکەت زۆر جوانە ئێمە بە دوای چارەسەر ئاگەڕین ئەم پێشنیاری تۆ هەڵ ئەگرین و ئەم قسەی تۆش دیراسە ئەکەین زانستیان دیراسەیەکەین بۆ 5 ساڵ بۆ چەند ساڵی دواتر ئەگەر ئێمە گەیشتی نەقەنەعەت و پێشنیارەکەی تۆ تەواوە ئەوە لە پەرلەمان کۆدێکت بۆ دانین بە ناوی SM 2018 واتە سەروەت محەممەد لە 2018 ئەم پێشنیارەی کردووە بۆیە هیوادارم ئێمە کە زۆر سپاس دەکەم کە خزمەت گەین ئێمەش بۆ خزمەتی نیشتمانەی خۆمان توانی هاوکاری هاوڵاتیان و دەوڵەتەکەی خۆمان بکەین. باش زۆر سپاسە دەکەم کاک سەرۆر محەممەد وەکو دەڵێی بەریتانیەکان سپاسیان کردوم و جوان لێگرتوم هیوادارم لە کوردستانی شوابێ کوردی دیاسپۆرانشین زۆرن کە بیرۆکەی باشیان هەیە بۆ کوردستان دەیانەوێ باسییان کەن دەیانەوێ بگات